یارم دەیری عیشقا جێبە سووتن بێ لەوێ دەگرم کە من مشتێ چڵ و چێوم بەچی بم کەڵکی شێ دەگرم نەگەیە دامەنی دەستی دوعا جا دەبمە خاکی ڕێ طەریقەی گۆشەگیری بەردەدەم ئەم جارە ڕێدەگرم کە دادی یەسی خۆمم بردەلا ئەم عارفەت توند بوو وتی ئاخر سبەینێ جەژنە خوێنی تۆ لە پێدەگرم لە ڕووسوری عیبادەت لام و ڕوو زەردی خەجاڵەت مام بە ناوی سێوی ناوم باغەوان و من بەهێ دەگرم لەسەر خۆ چوونە شەیدابوونە قوڕ پێوانە سووتانە هەتا مردن مەحەبەت ئێشی زۆرە ڕێزی لێ دەگرم هەتا مردن مەحەبەت ئیشی زۆرە ڕیزی لێ دەگرم چ شۆخە ئاگرم تێبەردەدات و پێم دەڵێ یا شێخ چ شۆخە ئاگرم تێبەردەدات و پێم دەڵێ یا شێخ بە خاشاکی دەوت شوعلە عەسامە دەستی پێدەگرم کە سینەی ڕێشمی بەو تیغی نازە ئەنجن ئەنجن کرد وتی پەژموردەیە ئەملا لە زارە ئاوی تێدەگرم لە پاداشتی قسەی سەردا هەمە ئاه و هەناسەی گەرم کەسێ شێتانە بەردەم تێگرێ من بەرقی تێدەگرم شکر هۆشیارە مەحوی شکر هۆشیارە مەحوی تێدەگا دنیا خراباتە کە بەدمەستی بکا ئاهلی خراپەی بۆچی لێ دەگرم بسم الله الرحمن الرحيم وما خلقت الجن والإنس إلا ليعبدون من جنۆکە و ئینسانم دروست نەکردووە مەگەر بۆ ئەوەی کە بمپەرستن لە شەوێکدا کە هەموو بوون خەریکی تەسبیحاتە لە کاتێکدا کە ئەستێرەکان دەدرەوشێنەوە وەک چاوی عابیدان لە ساتێکدا کە هەر شتێک سوجدە ئەبا بۆ خالقی خۆی ئێمە لێرەین تا لەگەڵ میوانەکەمان مصعب ئەدهەم قوڵ ببینەوە لە یەکێک لە گەورەترین نهێنیەکانی بوون نهێنی پەرستش ئەو پەرستشەی کە خودا مرۆڤی بۆ خوڵقاندووە ئەو عیبادەتەی کە ڕاستەقینەی پەیوەندی نێوان خالق و مەخلوقە ئەم شەو خۆشەویستان دەمانەوێ ورد ببینەوە لە حکمەتی پەرستش و ڕازە شاراوەکانی ئازیزانم پەرستش تەنها کۆمەڵێک جوڵە و وشە نییە بەڵکو پەیوەندیەکی قوڵی نێوانی بەندە و خوایە ئیبن قەیم پێناسەی عیبادە دەکا وەک ناوێکی گشتگیرە و دەڵێ بۆ هەموو ئەوەی خودا پێی خۆشە و ڕازیە لەوتە و کردەوەوە ئاشکرا و شاراوە پەرستش لە مانافراوانەکەیدا هەموو ژیانی مرۆڤ دەگرێتەوە هەر بۆیە خوای گەورە فەرموویەتی جن و ئینسم خوڵقاندووە تەنها بۆ ئەوەی کە بمپەرستن سڵاوی خوای گەورەتان لێ بێ ئازیزان و خۆشەویستان لە هەر جێگە و شوێنێکن کە بینەری بەرنامی ڕازی دڵانن ئەم کاتە و هەموو کاتێکتان پڕ بێت لە خێر و خۆشی خۆم بە خۆشحاڵزانم ئەم شەو لەگەڵ مامۆستای بەڕێز مامۆستا مصعب ئەدهەم بە ئێوەی ئازیز شادەمەوە بۆ قسەکردن لە سەرڕاز و حکمەتەکانی پەرستش بە ناوی بینەرانی خۆشەویست و ستافی بەرنامە و زۆر بە گەرمی مامۆستای گیان بەخێرات دەکەین یاخوا بەخێر بێی سەرچاومان سەلامەت بن یاخوا حکمەتی پەرستش هەڵبەتە ئەوەندە زۆرە و جۆرەکانی ئەوەندە زۆرن ومێ دەکەم کە بتوانین ئەم شەو لە ئەو ڕازە قوڵانەی حکمەتی پەرستش بدوێن بە هەر لێوە دەست پێ بکەین پەرستش چییە؟ ئایا ئەوەیە کە ئێمە لێی حاڵی بووین؟ سەرەتا بە ناوی خۆی گەورە پیرۆزبایی وەرزی پەرستش لە هەموو مسلمانان لە سەرتاسەری دنیا و هەموو مرۆڤەکانی دنیاکەم لە ڕاستیا ئێمە ئەگەر بەهاری سروشت و بەهاری دەرەوەمان هەبێت ئەوە پەرستش بە مانایکی گشتگیر بەهاری ڕۆحە
بۆ ئێمە لە ڕاستیە لە وەرزی بەهاری ڕۆحان هەڵبەتە بۆ هەموو کاتێکە ئەم بابەتە بەڵام لە ڕاستیە مانگی ئەم مانگە پیرۆزەکەتیایەن مانگی نور کە مانگی داوازینی قورئانەوە یەکێک لە ناوەکانی قورئانی ژنورەوە هودەن و نورە هەم مانگی نورە و هەم مانگی لە ڕاستیە بەهاری ڕۆحە ئیتر مانگێکە کە وەکو مەولانا فەرمێ نانی نور وەکوڵێ زۆر خۆشترە لە نانی تەنور یعنی ئەمە وێ دەکەم کە هەمومان نانی نور بخۆین لە مانگەیە ئەو مانگە ژوامالەکە لە ڕوو ڕۆحیەوە تێربین ڕەنگە لە ڕوو جەستەیەوە برسیشمانە بەڵام پەرستش وامالێ ئەکات کە بنەڕەت و وەکو ئەڵێ بنەمای ئەم بابەتەما و ئەم چەمکە گرنگەیە کە ئێمە ئەو نانی نورە بخۆین و هەر پەرستشەکە خودی خواردنی ئەو نانی نورەیە بەڕاستی حکمەتی ئەم وەکوڵێ جۆرە لە پەرستش هەر لە نوێژەوە بیگرە لەو هەموو جوم و جوڵەوە کە ئیکەیت لە خۆبرسیکردن و خۆتین و کردن و لە ئیعتیکافکردن هەموو ئەو پەرستشانەی کە بەڕاستی وەکوڵێ پایەکانی ئیسلامی لەسەر بنیاد نراون با لێەوە دەست پێ بکەین بەڵێ لە ڕاستیە هەرجەنابەت ئاماژەت بۆ دووشتگرێکێکەنەوەیەتە پیرۆزەیەکە لە سوورەتی داریاتە هەیە وما خلقت الجن والإنس إلا ليعبدون کە ئەمە تەفسیرێکی زۆر زۆری لەسەر کراوە و ئەو دوو دێڕە جوانە شعرەی مەحوی شاعریش کە ئەفەرمێ لە ڕوسوری عیبادەت لام و لە ڕووزەردی خەجاڵت مام بە ناوی سێوی ناوم باخەوان کە خوای گەورە باخەوانە تشبیهی کردووە من بەهێ ئەگرم لە ڕاستیە ئەسڵی پەرستش ئەگەر ئێمە زۆر نەچنە ناو خودی مانای پەرستشەوە لیعبودونەوە کە زۆر یعنی باسکرەوە تا ئەو لامەی کە باسی لیعبودون ئەکات کە ئێمە دوو جۆر لامان هەیە لە عەرەبیەکێکیان لامی تعلیەکێکیان لامی غایە کە ئەکرێ هەر لەوێەوە دەست پێ بکەن کە یەک دنیا یعنی دنیاکی گەورەمان لێ ئەکاتەوە بەڵام بۆی بە کورتی وەکو ئەڵێ لەسەر ئەم بابەتە بدوێن ئێمە ڕۆژوو ئەگرین یعنی نوێژ ئەەکەین زەکات و حەج و پەرستشەکانی تر تا ئەگاتە دوعاەکەیەکێک لە پەرستشەکان تا ئەگاتە ئەوەی کە تۆ ئیش ئەەکەیت یعنی ڕستێک پیا ئەەکەیت کە ئەمە جۆرەکان پەرستشەوەکێتە ناو بازنەی پەرستشەوە یعنی مانەکی زۆر قوڵ و هەروە فراوانی هەیە تەنها دیوێکی ڕووکەشی و تەنها یەک ئیش ناگرێتەوە ئەگەر هەموو ئەمانە کۆ بکەن و لە مانای پەرستشە ئەوە بە کورتی وەکو ئەڵێ لە وشەی لیعبودون و عەبد و ئەم بابەتانەوە ئەوە نمایان ئەبێت و ئەوە دەرئەکەوێت کە ئێمە لە ڕێگەی ئەم پەرستشانەوە ئەگەر ئێمە هۆکارەکەی باسکەین ینی بۆچی ئەمە ئەەکەین ڕێگەی تەختکردن وەکوڵێ ئەو ڕێگەی کە لە بەردەمانێ بمانگەێنێ بەخوای گەورە ئەو ڕێگەی تەخت ئەەکەین وەکوڵێ ڕێگە چاکی ئەەکەین ئەگەر ڕێگەیەک خراپ بێت کاتێک کە چاک ئەکرێت ئەوە لە ڕووی زمانەوانیەوە یعنی وشەی عەبد و عەبیدە و ئەو زمانی بۆ بەک یعنی ئەو مانای بۆ بەک یعنی مانایەکی قوڵی پەرستن تەنها بەندایەتی کردن نییە کە ئەوە وەکوڵە دیوە نەرێنیەکەی ئەمانە دیوێکی ئیجابی هەیە بە گوتەی ماوسا ناسری سوبحانی لە ڕاستیە ئەویش ئەوەیە کە ئێمە خۆمانێنە دەستیەکێکی تر بەڵام لە ڕێگەی پەرستشەوە کە ئەویش خوای گەورەیە ئەم ڕێگەی تەختەکەین یعنی بە کورتی و وەکوڵێ بە پوختی پەرستن یان پەرستشەکان ڕێگەی نێوان ئێمە و خوای گەورە تەختتر ئەکەن وا مالی ئەگەین بە ئاسانتر و خێراتر بگەینە خوای گەورە هەر ئەوەی کە لە قورئانی پیرۆزە خوای گەورە فەرمێ ئیسرعویان ئەسرعویان وەسارعوا إلى مغفرة من ربكم ئەو بەپەلەیە یعنی کەوا مالێ کات بە خێرایی بڕۆن بەرەو ئەوە بۆیان ئەم بابەتە یعنی بابەتێکی هەم قوڵەوە هەم گرنگە بۆی زوڵم لە بابەتەکە نەکەن بەڕاستی وەکو ئەڵێ تێپەڕن لەو پێشکیانێک کە لە مانەیە هەیە هەتا هەموو جنوەکە و ئادەمیش بۆ ئەمە دروست کراوە ئیدی بۆچی ئەمە قسەیەکی ترەکە ئەکرێت دواتری شەڵا لەسەری بڕۆین باشە ئەگەر عیبادەت بەومانە عامیە وەربگری ینی ئەکرێم ینی ئەگەر ئێمە ها عیبادەت تەنها بە نوێژ و ڕۆژ و ئەمانە لێک بدەینەوە و پێناسەی بکەین و بە تایبەتی کە زۆرێک لە مفەسیرین بە خودی نوێش تەفسیریان کردووە ئایا ئەکرێ مەسەلەن ژیانی ئینسان بە بەردەوامی کە خەریکی نوێژ و ڕۆژ و ئەوە بێ و یعنی ئەگەر یعنی ئەسلی مەقسەدەکە ئەمە بێ ئەمە پێی ئەوترێ ژیان بەڵێ لە ڕاستیە مامەساوە ئەکرێ دواتر وەڵامی ئەم پرسیار بێنەوە کە چێتە ناو جۆرەکانی پەرستشەوە ئایا هەموو شتێک پەرستنە و ئایا هەموو پەرستنێک ئەو پەرستنەیە کە خوای گەورە داوای کردووە چەند ئاستێکمان هەیە بەڵام پێش ئەو ئاستە من حەزم کرد ئاماژە بە شتێک بەم ئەویش ئەوەیە ئێمە شت ئەپەرستین ئیدی لە پەرستنی شتێکی زۆر سادەوە تا ئەگاتە بەرستنی خوای گەورە بەڵام جیازی ئەم پەرستانە لە چیایە کە ئەکرێ ئەو خاڵە یعنی ئاماژە پێبێن و گرنگە بەڕاستی هەموو شتێک هەر پەرستنی یعنی کەسێک کە پارە بە دوای پارەوەی پارە ئەپەرستێ کەسێک کە بە دوای شتێکی مادیەوەی ئەو شتەیە
بە گوتەی تا بوودا ئەڵێ تۆ ئەوەیت کە لەسەری ئەڕۆی تۆ هەر ئەوەیت کە بیری لێ ئەەکەی تۆ هەر مەولاناش یعنی شتێکی وای هەیە کە ئەفەرمێ تۆ هەمان ئەو شتێک کە بیری لێ ئەەکەیتەوە بەڕاستی ئێمە ئەو کاتی کە بیر لە شتێک ئەەکەینەوە ژیانمان لەسەری ئەڕۆن ئیدی ئێمە ئێمەین و ئەو شتین کەواتە هەر شتێک کە ئێمە بە دوایەوەین وە ئەبێتە بەشێک لە ناخمان و ئەبێتە بەشێک لە دنیای ناوی وەکوڵێ ناوی وجودی قۆڵی ئێمە دنیای نەبینداوی ئێمە ئەوە ئەبێتە پەرستراوی ئێمە ئیدی لە خۆ بیگرە تا شتێکی مادی بۆیە پەرستن تەنها شتێکی بچووگیان تەنها بۆ خوای گەورە نیە بەڕاستی هەیە بەندەی وەکوڵێ پارێ هەیە بەندەی شتێکی زۆرە سادەیە وەکوڵێ هەیە بەندەی وەکوڵێ شتە بچووکەکان زۆر بەمان بەندەی موبایلەکانمان بەڵێ بەستەبێت کەواتە بەندایەتی بەڵام گرنگی ئەم بەندایەتیە لە چیایانی ئەوەیە کە ئەو بەنداتی قوڵە یان جیاوازیان لە چیە تۆ کاتێک کە بەندەی پارەی ئەم پارەیە تو ئەبیتە بەندەی ئەو پارەیە بەڵام ئێمە کاتێک کە ئەبینە بەندەی خوا ئێهێنی ناو خۆمانویان حزوری ئەکەین لە ناو وجودی خۆمانە هەتا یەکێک لە نهێنیەکانی زیکر ئەوەیە کاتێکە ئێمە ذکر ئەەکەین وەذکر الله کەثیرا یعنی زیکری زۆریش خوای گەورە ئەفەرمێ زیکر بکەن زیکرێکی زۆریش یعنی نهێنی زیکر ئەوەی حکمەتی زیکر ئەوەی کە ئێمە وجودی خوا لە ناو خۆمانە جارێکتر ئامادەگی ئەبێت یعنی خوای گەورە جارێکتر ئامادەی ئەبێت هەر ئەوەی کە نوێژەکان یعنی ئێمە ئاەتێکمانی خوای گەورە ئەفەرمێ الذين هم في صلاتهم دائمون يعني بەردەوام لن يعني هەر لە نوێژان لە پەرستشەکانان نەگەرەوەی کە 5 نوێژمان هەبێت مەولانا ڕۆمی تعبیرێکی زۆر جوانی یان تەفسیرێکی زۆر جوانی ئەم بابەتەکان کە ئەفەرمێ کەسێک کە بەردەوام خوا لە ناوی حەزوری هەبێت بەردەوام لە پەیوەندیە لەگەڵ خوای گەورە ئەسلی نوێژیش سیلەیە یعنی پەیوەندیە کەواتە جیاوازی پەرستشە بچووکەکان و پەرستشە گەورەکان بریتیە لەمە پەرستشە بچووکەکان لە ڕاستیە ئێمە بچووکتر ئەکەنەوە چونکە شتانی بچووکن بەس ئەو کاتێک ئێمە شتێکی گەورەتر ئەپەرستین لە خۆمان ئەمینە بەشێک لە گەورە با من بۆ ڕوونکردنەوە ئەم قسەیەکی جوانی عاریفەکان باسکەم کە زۆربەی عاریفەکان باسییان کردووە دڵۆپێک قەترێک دەریا قەترەیەکی ئاو ئەفۆن کاتێک کە لە بیابانێکایە وەکوڵێ لەگەڵ هەڵهاتنی خۆران لێ کەم ساتی هەڵاتنی خۆرا ئەبێ بە شەونم ئەم شەونم ئەبێ بە هەوا ئەبێ بە هەڵم بەس هەر ئەو کاتەی کە ئەچێتە ناو دەریا ئەبێتە بەشێک لە دەریا لە ڕاستیە پەرسش ئێمە والێ ئەکات کە ئەو دڵۆپین هەر یەکێک لە ئێمە زۆر بچووکین زۆر بچووک بە گوتە یەکێک لە فەیلسوفە گەورەکان کە بەرتران ڕاست کە بەناوبانگترین ئەکرێ بڵێن فەیلسوفی سەدەی 20 بوو ئەڵێ یعنی مرۆڤ بەچیە ئەنازێت بیر بکەیتەوە وەکو دەنکەلمێکی زۆر بچووکی کەناری یەکێک لە دەریا گەورەکانی ئەم بوونیت یعنی زۆر بچووکە مرۆڤ بەس کاتێک کە پەیوەز ئەبێ بە دەریاوە ئەبێتە بەشێک لە دەریا لە ڕاستیا مرۆڤ کاتێک کە خۆ ئەپەرسێ بچووک نابێتەوە نەک بچووک نابێت و ون نابێت بەڵکو گەورەتر ئەبێت بۆیە پەرستشی خوای گەورە جیاوازی لەگەڵ پەرستشەکانی تراوەیە لە پەرستشی خوای گەورەیە پەرستنی خوای گەورە ئێمە گەورەتر ئەبین بەڵام لە شتەکانی ترا بچووکتر ئەبینەوە نیە زۆربەی مرۆڤەکان ینی کاتێک کە شتە بچووکەکانە پەرستین زۆر لە ئاسی مرۆڤ بوونیش بچووکتر ئەبینەوە کە الأنعام بل هم ئەزەل لە ڕاستیەکێک لە ماناکانی ئەوەیە یعنی کەمە زۆر بچووکتر ئەبینەوە لە ئاستی خۆمان دەرەچین هەر ئەوەیە کە ئیمامی عەلی یەکێک لەو تەجوانەکانی ئەفەرمێ بچووکیە بۆ ئینسان خۆی بە دنیا بگۆڕێتەوە نەک تۆزێکی دنیا هەموو دنیا بگۆڕێتەوە و هەر ئەمەشە کە لە ئینجیلە ئاماژەی پێکراوە کە حەزرەتی عیسا ئەفەرمێ چی ئەهێنێ ئەگەر هەموو دنیا بەدەست بێنی بەڵام خۆت بدۆڕێنی یان خۆت بدۆڕێنی بەڵام هەموو دنیا بەدەست بێنی چ شتێکی جوانی هەیە ڕۆحی خۆت بدۆڕێنی نەڵێ مردم کە دنیا پشتی لەو ئەو ڕوو لە دنیا بێ کە پوری زاڵە بۆچی پیرەزاڵی پەڕەزانە بەڵێ کەواتە ئەم پەرستشە یعنی ئەسڵەکەی و دوای ئەوەی کە تۆ کە شتێکت پەرست وە شتێکی گەبێ گەورەتر بپەرست ینی هەنگاویەکەم ئێمە هەمومان شدا پەرستین هەتا لە مەقالاتی شەمسی تەبرێزیە ئاماژە بۆ کراوە کە شەمسی تەبرێزی ئەڵێ ئەگەر خوا ناپەرستی هیچ ناپەرستی بەردێک دارێک لە بەردەمی خۆ تادانە بیپەرستە هەزان نهێنی ئەمە چێ مامۆستا نهێنیەکەی و تۆ خۆ لە خۆت دەرەچی مرۆڤ ئەو کاتێک کە خۆیەتی خۆی سنتەرە ئیدی کاولکاری وێرانکاری دروستەکە ئەم هەموو وێرانکاری ئێمە لە دنیای بینین لە خودپەرستی خۆمانە دروستە بێت بەس کاتێک کە شتێک ئەپەرسین ئەی ئەو شتە گەورە بێت لە خۆمان دەرئەچین ئەمەیە لای عارفەکان وەلای کەسە معنەویەت گەراکان بە هەموو لە هەموو ئاینەکانە کە چەند گەورە بوون هەمووانیان لە خۆیان ناجێ کردوێتەوە باسمان لە جۆرەکانی ینی عیبادەت و پەرستش کرد یەکیشیان لەوانە کە جەنابەت باست کرد ینی حزورە عاریفانی ئێمە تەنانەت ینی زۆربەی زۆری شتە ینی لەوە چێ زۆر بچووکەکانیش بە شێوەیەک ئەنجامیان دابێت کە حزوریان بۆ پیا بکە ینی بۆ نمونە ئەگەر مەولەوی بە نمونە وەربگرین تەنانەت مەولەوی سەبارەت بە ڕیشەکەی خۆی ئەڵێ ڕیشێ چەنی وێمنەیەوە و حزور
شرط بێ بتاشۆ تاکو نەفخی سوور یعنی ئەڵەیە تەنانەت ئەم ڕیشەکە ئەی هێڵمەوە ئەگەر حزورم لەگەڵ توا بۆ پەیانەکە شەرت بێ هەتا ڕۆژی حەشر من بیتاشم یعنی هیچ بە دەرد ناخوا وەکۆی کە زۆرێکیش مەسەلەن لە عاریفەکان باسی ئەمەیان کردووە لە پەرستشە جۆرێکمان هەیە زۆر ڕواڵەتیە ناچێتە ناو وەکوڵێ باڵتینەوە چۆن ئێمەوە وا بکەین کە ئەو پەرستشانەی ئەیکەین یعنی هەر یعنی لە ئەنجامدانی نوێژەکانمان فەریزەکانی حاج تەنانەت زەکات و سەدەقە و بەخشینەکانمان بە خەڵکی چۆن وا بکەین لایەنە باڵتینیەکەی زیاتر وەکوڵێ نمایان ببێنەک بابەتە زاهیرە بەڵێ لە ڕاستیە ئێمە وەکو چۆن یەک جۆر دینداریمان نییە و یەک جۆر پەرستشیشمان نییە یعنی ئێمە دیندارێکی زۆر سادەمان هەیە ئەوەی کە کەسێک لە دایک و باوکێ بۆی ماوەتەوە نوێژ بگرێ نوێژ بکات ڕۆژ و بگرێت وە شتەکانی تر ئەڵێ لە دایک و باوکمە بۆ ماودوو خۆی هیچ بیری لێ نەکردوێتەوە ئەمە ئەکرێ بڵێن پەرستنێکی زۆر سادەیەوە ئەکرێت چێژشی لێ وەرگێ وەکو هەر خویەکی تریان ئێمە کاتێکە نوێژێکمان لە دەست دەرەچێ وازان شتێکمان ون کردووە ڕەنگە بەشێکی پەیوەندی بەو خۆوە بێت کە خۆماگرتووە بەوە وەکو چۆن خوو بەشتە بچووکەکانەوە ئەگرین بەڵام پەرستشێکی ترمانێ پەرستشێکی قۆڵی پێوترێت کە ئێمە بەبێ بیرکردنەوە ئەوە نەکەین ئەوەی کە 5 ئایدەی لە سوورەتی ئالی عیمرانە کە خۆی گەورە ئاماژیان پێکات کە صفتەکانی ئولو الألباب باسەکە الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض أجنتي ربنا ما خلقت هذا باطلا كواتا برسنكي ترماني زور قولا برسني بير كردنويا يعني كواتا برسنكي سادة مان هي ببيهج بير كردنويا وبرسنكي ترماني برسنكي قولا ببير كردنوتو أنجامي أي يعني من أمن يجي أي كم بوتي أي كم تنها أسودي دارون زور شدي أسودي مان بي أبخشت شتي باشيشا بەڵام ئایا جیاوازی ئەمەی کە ئێمە ئەیکەین لەگەڵ شتێکی ترا ئەکرێمە خۆمان برسی بکەین بەڵام جیازیان برسیکردنە لەگەڵ ڕۆژوە ئایا ئەبێ وەکو یەکوا بێت و حەج هەموو پەرستەکانی تر بە کورتی ینی نزایە کاتێککە ئەیکەیت ئایا هەمان ئەو نزا قوڵی کە ڕۆژێ لە ڕۆژان کردوتەوە وە دڵنیات گیرا بووە یان هەر وەکۆی کە ئەڵێ خوایەگیان بەو جۆرە ینی بە ئاساییت بەدەمتە کەواتە پەرستشێکی سادەمانە پەرستشێکی قوڵمان هەیە لە ڕاستیە ئێمە ئەبێ لەم سادە و بگەین ئەو بابەتە قوڵە و تەکلیفیش لە کەس نەکراوە ینی لا یکلف الله نفسا الا وسعها هەموو کەس بە پێی ویست و وەکو ئەڵێ توانای ئەو توانای کە خوای گەورە پێی بەخشیوە بەڵام ئەی ئەگەر یعنی ئێمە توانامانە بووکەوە ئێمە تەنها یەک جۆر پەرستشمانە بە کورتی ئەوەی کە باس ئەکرێت وەکو چۆن ئێمە سێ جۆری جیاواز دینداریمان هەیە دیندارێکی ڕووکەشی و ئەوامانەمان هەیە بەبێ بیرکردنەوە و ئەکرێ ئەو کەسە هەموو قورئانیشی هەتا لەبەر بێت نەک تەنها خوێن بێتیەوە بەڵام ڕەنگە لەمانە ئەتەکان تێنەگە کاتێک کە خوێنێتەوە وەکوڵە بە تێفکرینەوە وەڕەتیل القورئانە تەرتیلانە بێت و بیری لێ نەکاتەوە بەڵام بیرکردنەوەیکی جۆرێک لە دینداریمانێ دینداری قوڵ و ئەمە پەرستنی قوڵە بەڕاستی دیندارێک ترمانێک کە سەروی بیرکردنەوەی فکریشە وەکو ئەڵێ کە ئەوش دینداریە کە لای وەکو ئەڵێ سەرچاوەکەی پێغەمبەرانە و اینجا عاریفەکان ئەوەی کە هەندێک لە عاریفەکان ئەڵێن ئەگەر ئێمە خوای گەورە یعنی وەکوای بیبینیم ئەی پەرستین لای عاریفەکان تەنها بیرکردنەوە نییە ئەم بابەتە چۆنە ماوەستە و سادەکە ئەزانین هەمومان کە بیری لێ ناکەیت و ئەم شتانە حرەکات و وەکوڵێ سەکەناتێکە ئەوەی کە لە قورئانی شاهەیەەکە ینی نوێژیان ئەکرد تەنها دەنگێکیان لێوە هات و تەنها جوڵەیان ئەکرد بووکە ئەم وەتەستیە یعنی تەنها جوڵە و دەنگ بوو یان هیچ شتێکی تر نە و بیرکردنەوە نەبوو بەڵام دیوێکی قوڵترمانە کە بیرکردنەوە یەکەوەی ئەرزم کردی یەتەفەکەڕونە فی خەلق السەماوات والأرض یعنی کە ئەمە یەکێک لە فەرمودەکان ئەماشە بۆ کات کە لە شەو نوێژە و کەسانی کە تەهەجود ئەکەن وەڵەسنەوە بۆ شەو نوێژ سونەتە کە ئەم ئاەتانە بخوێنن کاتێک کە تۆ سێری ئاسمان ئەەکەیت یعنی بە گوتەی بوودا کاتێ ئەڵێ من کێشەم لەگەڵ ئێوەیە بە خوێندکارەکانم ئەوەیە کاتێک کە ئەڵێم سێری مانگ بکەن ئێوە سێری پەنجەمەکەن سێری خودی مانگ ناکەن ئێمە کاتێ سێری ئەستێرەکانەکەن جوانی ئەستێرەکان ئەبێ بمان با بۆ جوانی خودی دروستکەری جوانیەکە ئەوەی کە مەولانە ئەفەرمێ مانگ جوانە یا ئەوەی کە دروستی کردووە جوانی مانگیا ئەوەی کە دروستی کردووە شیرینی شەکریا ئەوەی کە دروستی کردووە لە ڕاستیەمە بیرکردنەوەی ترێ ئاستێکی ترە لە پەرستن ئاستی سێهەم کە ئەمە بە بیرکردنەوە یعنی هەمومان مێشکمانێ عقلمانێ بیری لێ ئەەکەین و من ئەمە بۆچی ئەنجام بەم ئەم پرسیار لە خۆ بکە جۆری سێم کە لە عاریفەکان یعنی کەمێک لە ئەکرێ بڵێن مرۆڤەکان پێ ئەگەن و ئەکرێ هەمووشمان پێ بگەن ڕێگاکە کراوەیە یعنی وەکو یەکێک لە عاریفەکانە فەرمێ پێغەمبەر چووە سەر مانگ چووە ئاسمان وتی ئێوە ژوەرن دەرگاکەی دانەخست وتی ئێوە ژوەرن چۆن ئەڕووی بەڕێک بەم شتانێک کە پێغەمبەری خوا
ینی جێبەجێ کرد بەڕاستی بەجێبەجێکردنی ئەو یاسا و ڕێسانەی کە تۆش ئەگەێنێتەوە سەربانە ئەمە یان بینینە بەڕاستی جیاوازی جۆری دووەم و جۆری سێم ئەوەی مامۆستا تۆ کاتێک مەقامی شوهود مستەبت بیر لە کەسێک ئەەکەیتەوە ئەڵێن کەسێکگێ بەو جۆرەیە ئەمە لە ڕووی بیرکردنەوە بیرت بۆ کەسێک گەڕوا بەم جۆرەیە لێ تێ ئەگەی بیری لێ ئەەکەیتەوە ئەم کەسە ئاوایە بەڵام کاتێک کە ئەم کەسە ئەبینی لەکوێ ئەمە خودی بینینە پێغەمبەران و عاریفەکان یعنی بینینیان لەلا گرنگتر بووە بەڕاستی ئەوەی کە یەکێک لە عاریفەکانە فەرمێ دوێم چیرۆکی ئیمانی بیست بەڵام من ئیمانم ئەمەوێ ئیمان ببینم بینینی ئیمانم بەلاوە گرنگترە ئارەزوم بینینی ئیمانە نەک چیرۆکی ئیمان هەر ئەوەیە کە یەکێک لە عاریفەکان فەرمی ئێمە جاران چیرۆکیان بۆ ئۆگێڕانەوە ئێستا خۆمان بووینەتە چیرۆک لە ڕاستی ئەبێ لە پەرستنیشە ئێمە ببین بە وەکو ئەڵێ ئەوەی کە لە دەرەوەی خۆمانە بێنە ناو خۆمان ئەوەی کە باسی خوا ئەکرێت تەنها باس نەبێ بەڵکو حزوری هەبێ لە ناو ئێمە بۆیە ئەمەوە ئەکات کە ڕوانی ئێمە بۆ خواش جیاواز بێت چونکە من بە چاوی خۆم ئەیبین ئەویتر بە چاوی خۆ تێگەشتنی خۆی بە هەمان شێوە سپاس دەکەم مامۆستاگیان مەولانە خالی دڵبەتە شتێکی زۆر جوانی هەیە لەو بابەتەوە کە لە یەکێک لە شعرەکانی باز لەوە کە هەڵبەتە ئینسان وردە لە مەقامێکی سەرەتاییەوە ئیتر هەنگاوانێ هەتاوی کە ئەگا بە مەقامی شوهود زۆر جوانە فەرمێ ئەوەی هیوام نەبوو بێتە خەوم بۆم هات بە بێداری یعنی ئەڵێ کە ینی بە هیوای ئەوەش نەبوون تەنانەت لە خەوی شادی بینم بەڵام بۆم هات بە بێداری تەماشاکەن چ فەیزێکە لە سایی بەختی دڵدار دێ ومێ دەکەم کە ئینشاڵە لە مانگی نور و ڕەحمەت و مەغفیرەتەیە بگەینە ئەو مەقامە ئینشاءڵڵا و بگەینە ئەو پلەپایی کە تایە بەڕاستی بە مەقامی ئەزمونکردن و چەشتنی ئەو شیرینیە بگەین و سپاس بۆ ئامادەبوونت من کاتم بەڕاستی تەواو بوو داوای دێوردەکەم نەمانتوانی وەکو پێویست لەسەر بابەتەکە بدوین ئەگەر یەک بۆ کۆڵێ جوملەی بەسیتت ما بێ بفەرموویت من کۆتایی پێهێنم لە ڕاستیە ئەسڵی پەرستنماوە سەبابەتەکە ئێمە بوو گەشتە بەخوای گەورە بەڵام خوا شتێک نییە لە دەرەوەی ئێمە دوور بێ لە ئێمە و نحن أقرب إليه من حبل الوريد خوا لەناو خودی ئێمەیایە بۆیە مەولانا ڕۆمی ئەفەرمێ ئەی ئەو کەسی لە خۆمتری خوا لە خۆمان خۆمانترە بۆیە ئێمە ئەتوانین لە ڕێی پەرستشەکان و خوا لەناو خۆمانە زیاتر زین و بکەینەوە ئامادەی هەبێت و ئەسڵی پەرستنیش بەڕاستی لە دینە هەڵبەتە لە دینەکانە ئامادەگی خوای گەورە تا زیاتر خوا ئامادە بێتیاتە تۆ زیاتر بەندەتری و ئێمە بۆ بەنداتی کردنات و نەک بۆ خوای کردن بۆ پەرستنەکانیش جیاوازن پەرستشی کرێکاریکردنە پەرستشی مامۆسایەتی پەرستشی وەکوڵێ سەرکردەیەک جێبەجێکردنی عەدالەت تا دواییش کەواتە هەم لە ئاسی مرۆڤەکان جیاوازەوە فەلسفەی پەرستنەکەش بەپێی مرۆڤەکان سپاسەکەم مامۆستاگیان دووبارە سپاس بۆ ئامادەبوونت ومێ دەکەم کە ئینشاڵە لە دەرفەتێکی ترا بتوانین بە خزمەتان شاد ببینەوە خۆشەویستان و ئازیزان بەم جۆرە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەشمان تا ڕازێکی دیکەی دڵان بە ئێوەی ئازیزەگەمەوە هەموو لایە بەخوای گەورە سپێرم خواتان لەگەڵ